بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على إمام المتقين محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستان و ئازیزان، خۆشحاڵم بۆ جارێکی تر بە ئێوەی ئازیز و بەڕێز بگەمەوە بۆ پێشکەشکردنی کۆتا وانە لە وانەکانی خولی چلینەی قورئانی کە لە ماوەی 6 وانەی پێشوو و ئەمڕۆ 7ەم وانەیە لە خزمەتا بووین و لە خزمەتی فرمودەکانی پێغەمبەری خۆشەویستمان بووین صلی الله عليه وسلم دەربارەی فەزڵ و ئەحکام و ئادابەکانی قورئان کە کۆکراوەتەوە لە پەرتووکی الأربعون القورئانیە واتە چلینەی قورئانی. خۆشەویستان، ئەمڕۆ کە کۆتاوانەیە و بەندی 7ەم دەست پێ دەکەین و پێش ئەوەی بچنە خزمەت فرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، پێم خۆشە وەکو ئاگادارکردنەوەیەکی ئەو بەڕێزانی کەوا بەشدار بوونە لەو خولە دەستگای نووری حیکمە لە ڕێگەی پەیجەکەی خۆیانەوە و لە ڕێگەی لینکێکەوە کە بڵاوی دەکەنەوە کە تایبەتە بە فۆرمی ئەو ئیجازە و مۆڵەتەی کەوا دەدرێت بەو بەڕێزانە و بەو خوشکانە کە بەشداریان کردووە لەم خولە و دیارە ئاگادار کراینەوە کە لە 165 گوێبیستی فرمودەکان بن، دیارە کارە ئاسانیەکیان کردووە، بەڵام ئەو مەرجەیان داناوە وەکو ئامانەتێک کە گوێبیستی فرمودەکان بوو بێتن لەو وانانەی کەوا پێشکەش کراوە. خۆشەویستان، دەچینە سەر بەندی 7ەم لە پەرتووکەکە، ئەو فرمودانەی کە هاتوون دەربارەی فەزڵی هەندێ لە سوورەتەکانی قورئان. فرمودەی 34ەم فەزڵی سوورەتی الفاتحة. عن أبي سعيد بن المعلى رضي الله عنه قال: كنت أصلي فدعاني النبي صلى الله عليه وسلم فلم أجبه، قلت: يا رسول الله، إني كنت أصلي. قال: ألم يقل الله استجيبوا لله وللرسول إذا دعاكم؟ ثم قال: ألا أعلمك أعظم سورة في القرآن قبل أن تخرج من المسجد؟ فأخذ بيدي فلما أردنا أن نخرج قلت: يا رسول الله، إنك قلت لأعلمنك أعظم سورة من القرآن. قال: الحمد لله رب العالمين، هي السبع المثاني والقرآن العظيم الذي أوتيت. رواه البخاري. ئەم فەرمودەیە ئەبوو سەعیدی کوڕی معەلا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەیگێڕێتەوە کەوا نوێژی دەکرد لە مزگەوت. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم بانگی کرد، ئەویش وەڵامی نەدایەوە لەبەر ئەوەی لە نوێژدا بوو. پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی فەرموو: باشە، خوای پەروەردگار نافەرمێت استجیبوا لله وللرسول إذا دعاكم؟ پاشان پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم پێی فەرموو: ألا أعلمك أعظم سورة في القرآن قبل أن تخرج من المسجد. خۆشەویستان، دیارە لای کەس شاراوە نییە ڕۆڵی مزگەوت لە ئیسلامدا. مزگەوت قوتابخانەیە، زانکۆیە، شوێنی فێربوونی زانست و علمە. لە کاتی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم جێگای بەڕێوەبردنی دەوڵەت بووە، بۆیە ئەبێ ئەو پێگەی مزگەوت هەردەم بمێنێتەوە تا ڕۆژی قیامەت. ئەو سەحابەیە خوای گەورە لێ ڕازی بێت
دامەزرۆی ئەوە بووەکەوە شتێک فێر ببێت لە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم. پێغەمبەریش پێی فەرمووە کەوا زانیاریت پێ بدەم دەربارەی گەورەترین و مەزنترین سوورەت لە قورئانە پێش ئەوەی دەرچی لە مزگەوت. کاتێکیش پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوێت دەرچێ لە مزگەوت، سەحابەکە بە پێغەمبەری خۆشەویستمان ئەڵێ عليه الصلاة والسلام، چونکە ئەوان سوور بوونە لەسەر ئەوەی کەوا فێری خەیر ببن، فێری زانست ببن و هەر شتێکەوە چاکە فێری ببن و جێبەجێ بکەن. بە پێغەمبەری فەرموو صلی الله عليه وسلم، تۆ بە منت فەرموو لەئوعەلیمەنەکە ئەعظەمە سوورەة من القورئان، فێرت دەکەم و زانیاری دەدەمێ دەربارەی گەورەترین سوورەت لە قورئانی پیرۆز. پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرمووی الحمد لله رب العالمين، واتە سوورەتی فاتحە. سوورەتی فاتحە خۆشەویستانم گەورەترین سوورەتە لە سوورەتەکانی قورئانی پیرۆز. قورئان هەر بۆ خۆی مەزنە، گەورەیە، بەڵام خوای پەروەردگار هەندێک فەزڵی داوە بۆ بەرامبەر سوورەتەکان، هەندێک لە سوورەتەکان، هەندێک لە ئاەتەکان ئەویش ڕەحمەتی خوای پەروەردگارە بەرامبەر عەبدە موسڵمانەکانی. سوورەتی فاتحە خۆشەویستانم ئەگەر دیقەتی بدەین و ورد ببینەوە لێی، هەموو منهەجێکی متەکاملی تەواوی تێدایە بۆ بەشەریەت. و ئەو سوورەتە یەکێکە لە ڕوکنەکانی نوێژ. هەر کەسێک ئەو سوورەتە نەخوێنێتەوە لە نوێژدا، نوێژەکەی باتڵە، دروست نییە. و ئەو سوورەتەش تەماشا بکەن چەند جار تیکرار دەبێتەوە لە نوێژە فەرزەکان. بۆیە ئەهمیەتێکی زۆر زۆر گەورەی هەیە. سوورەتێکە لە سوورەتە گەورەکانی قورئانی پیرۆز. وەکو باسمان کرد، منهەجی حەیاتی تایە، عەقیدەی تایە کەوا ئینسانی مسلمان ئەبێ عەقیدەکەی دامەزراو بێ، عەقیدەیەکی ڕاست و دروستە بێ، دوور بێت لە خوڕافاتەوە، دوور بێت لە بیدعەوە. هەروەها ئەو ڕێگایانەشی تایە کە خوای پەروەردگار دیاری دەکات بۆ بەندەکانی کە ئێمەی مسلمان لە نوێژەکانمانە دەڵێن اهدنا الصراط المستقيم، دوعا ئەکەین کە خوای پەروەردگار ڕێگە ڕاستەکەمان پێ پیشان بدات. اینجا بۆیە جێی خۆیەتی کەوا ئێمە ئەو دوعایە دەکەین و خوای گەورەش پێی پیشان داوین کەوا جێگر بین لەسەری، ثابت بین لەسەری، بەردەوام بین لەسەری. ناکرێت ئێمە ئەو دوعایە بکەین و ڕێچکەیەکی تر بگرین و ڕێگەیەکی تر بگرین. ئەوە پێچەوانەی ئەو دوعایەکەوە دەیکەیت. لما تقولون ما لا تفعلون. ئێمە ئەو دوعایە دەکەین ئەبێ لەسەر ڕێگە ڕاستەکە بین. ڕێگە ڕاستەکەش ڕێگەی قورئان و سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، ڕێگای دینی ئیسلامە کە خوای پەروەردگار ڕازی بووەکەوە ئەو دینە بکاتە ئاینێک بۆ ئەو ئومەتە. هەروەها باسی ڕێگایەکی تریش دەکات، خوا پەنا بدا کەوا بەرەو ئاگری دۆزەخ مەسیرێتی و دەرەنجامەکەی سزایەکی سەختە. غەیر المەغضوب عەلەیهم ولا الضالین. یعنی ئەو ڕێگایەکەوە خوای پەروەردگار لەو کەسانە غەزەبی گردووە و لەبەر ئەوەی حەقیان ناسیوە و شوێنی نەکەوتون، و هەروەها ئەو کەسانش کەوا گومڕان، طەبعەن ئەوانە جوولەکە و گاورەکان دەگرێتەوە کەوا زۆربەی مفەسیرەکان بەو شێوە تەفسیری دەکەن. اینجا ئەو ڕێگە ڕاستەیە خۆشەویستانم ئەبێ ئێمە جێگر بین لەسەری، چونکە ئەو ڕێگایە ڕێگای پێغەمبەرانە، ڕێگای پیاوچاکانە، ڕێگای شوهەدا و ئەوانەیەکەوا لە پێناو خوای پەروەردگارە شەهید بوون، ڕێگای ڕازگۆیانە. ئەو ڕێگایە ڕێگایەکە بەختەوەری دنیا و قیامەتی تێدایە. اینجا بۆیە ئەگەر ئێمە زیاتر و زیاتر ورد ببینەوە لە سوورەتی فاتحە، چەنەها وانەی دەوێت و چەنەها زانای بەرز پەرتووکی تایبەتیان داناوە دەربارەی سوورەتی فاتحە، بگرە دەربارەی ئاەتێک لە ئاەتەکانی سوورەتی فاتحە کە ئیبن القەییمە دەربارەی ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین پەرتووکێکی داناوە. ئەوە بە جوانی ئێمە ورد ببینەوە لێ.
اینجا وەکو دەرسێک و وانەیەکی تەطبیقی بکەین. ئێمە فرسەتێکی گەورەمان بۆ هاتووە ئەگەر خۆمان ئەو سوورەتەمان بە شێوەیەکی جوان لەبەرە ئەبێت هەوڵ بدەین منداڵەکانمان فێر بکەین. جاچی ئەجرێکی گەورەی تێدایە کە ئینسان بتوانێت یەکێک سوورەتی فاتحا فێر بکە، هەتاکو ئەو کاتێکەوە دەمرێت تۆ ئەو ئەجرەت دەست دەکەوێت، چونکە تۆ سوورەتی فاتحات فێر کردووە، ئەویش بەردەوامە سوورەتی فاتحات دەخوێنێتەوە چ لە خارجی نوێژەکان و چ لە نوێژەکان. اینجا بۆیەوە فرسەتێکی گەورەیە ئینسان بتوانێت مناڵەکەی فێر بکە یان کەسێک فێر بکە. هەندێک عولەماش دەڵێن ئەگەر هاتوو لەبەر ئەوەی ڕوکنێکە لە ڕوکنەکانی نوێژ ئەبێ سوورەتی فاتحا بە جوانترین شێوە بخوێنرێتەوە، بە دروستترین شێوە بخوێنرێتەوە، چونکە پەیوەندی بە چییە؟ بە نوێژەوە هەیە. ئەڵێ ئەگەر هاتوو هیچ کەسێکی دەست نەکەوت ئەوە دەتوانێت پارە بدات بڕات بۆ لای مامۆستایەکەوە فێری بکات، فێری سوورەتی فاتحای بکات. اینجا بۆیە ئازیزانم گرنگیەکی زۆر زۆر ئەبێ بدەین بە سوورەتی فاتحا. هەروەها لەو فەرمودەی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەوەمان بۆ دەردەکەوێ کەوا سەحابەکان سوور بوونە لەسەر فێربوونی خێر. ئەبێ ئێمەش دائیمەن هەوڵی ئەوە بدەین کەوا سوور بین لەسەر خێر و چاکە و ئەنجامدانی هەر کارێکەوە نزیکمان دەکاتەوە لە خوای پەروەردگار. خۆشەویستانم دەچینە سەر فەرمودەی 35 فضل سورة البقرة وآل عمران. عن أبي أمامة الباهلي رضي الله عنه قال: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه. اقرأوا الزهراوين البقرة وسورة آل عمران فإنهما تأتيان يوم القيامة كأنهما غمامتان أو كأنهما غيايتان أو كأنهما فرقان من طير صواف تحاجان عن أصحابهما. اقرأوا سورة البقرة فإن أخذها بركة وتركها حسرة ولا تستطيعها البطلة. رواه مسلم وأحمد وغيرهما. لم فرموديا كأبو أمامة باهلي رضا ورحمتي خوای لێبێ دەیگێڕێتەوە دەڵێ بیستم پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم دەفەرمێ اقرأوا القرآن، واتا ئەمە تەوجیهی پێغەمبەری خۆشەویستە صلى الله عليه وسلم بۆ ئێمە کەوا بەردەوام بین لە خوێندنەوەی قورئانی پیرۆز. فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه. ئەوە لە ڕۆژی قیامەتە قورئانی پیرۆز ئەبێتە تکاکەرێک بۆ خاوەنەکەی. خۆشەویستانم دیارە لە وانەکانی پێشوو زیاتر باسی ئەم فەرمودەی پێغەمبەرمان کرد صلى الله عليه وسلم. ئەوەی کە گرنگ بێ لێرەدا باسی بکەم باسی فەزلی سوورەتی بەقەرە و سوورەتی ئالی عیمرانە. ئەگەر دیقەتی فەرمودەکە بدەن بە شێوەیەکی گشتی باسی قورئان دەکات کەوا تکاکەرێکە لە ڕۆژی قیامەتە بۆ خاوەنەکەی. دوایی تایبەتمەندیەک باز دەکا دەربارەی چی؟ دەربارەی سوورەتی بەقەرە و سوورەتی ئالی عیمران. ئەو دوو سوورەتە زۆر گەورەن، پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم باسی دەکات. و دوایی تایبەتمەندیەکی تر هەیە کە باسی سوورەتی بەقەرە دەکات کە پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم دەفەرمێت اقرأوا سورة البقرة فإن أخذها بركة وتركها حسرة ولا تستطيعها البطلة. لێرەدا باسی فەزلی سوورەتی بەقەرەمان بۆ دەکات. ئەم سوورەتە بۆ خۆی بەرەکەتە. قورئان هەروەکو چۆن بەگشتی بەرەکەتە، هەروەها سوورەتی
بەقەڕەش سوورەتێکە لە سوورەتەکان کەوا بەرەکەتدارە. اینجا ئەو کەسەشی کەوا بەردەوام دەبێت لەسەر سوورەتی بەقەڕە و دەیخوێنێتەوە و ئیشی پێدەکا و لەبەری دەکا، ئەوە بەڕاستی ئەبێتە بەرەکەت بۆ خۆی، بۆ ئیش و کارەکانی و بۆ ڕۆژانەی لە دنیادا. اینجا دوای ئەوە دەفەرمێ وەتەرکەها حەسرە، ئەوەشی کەوا واز لەو سوورەتە بێنێ، دوور بکەوێتەوە لەو سوورەتە، ئەو سوورەتە نەخوێنێتەوە بە بەردەوامی، ئەوە بەڕاستی نەدامەتی و پەشیمانی لەسەرە. ولا تستطيعها البطلة، اینجا ئەو کەسانی کەوا جادوگەرن، فاڵچین، ساحرن، بەڕاستی زۆر بێتاقەتە بن ئەگەر گوێبستی سوورەتی بەقەرە بن. اینجا خۆشیان هەر ناتوانن نزیکی سوورەتی بەقەرە بکەونەوە. ئەمانە هەندێک لە فەزڵەکان و گرنگیەکانی سوورەتی بەقەرەیە، ئەبێ ئێمە گرنگی پێ بدەین، ئەبێ بیخوێنینەوە بە بەردەوامی و ئەبێ بۆمان بکرێت سوورەتی بەقەرە و ئالی عیمرانیش بتوانین لەبەری بکەین. اینجا دوایەوە کار بە ئاەتەکان بکەین کە ئەحکامی تێدایە، ئادابی تێدایە، ئەبێ ئێمە ڕەچاوی ئەو شتانە بکەین و بە بەردەوامی بیخوێنینەوە و هەروەها هەوڵی ئەوەش بدەین کەوا ئەو سوورەتە لە ماڵەکانمان بێبەش نەبێت، بە خوێندنەوە، بە گوێبیستنی تەلەڤیزیۆنەکانتان بخەنە سەر سوورەتی بەقەرە، مۆبایلەکانتان سوورەتی بەقەرەی لێ بدەن، بە شێوەیەکی گشتی قورئان لێ بدەن، هەمووی سوود و هەمووی ئەجر و پاداشتە. خۆشەویستان، دەچینە خزمەت فەرموودەی 36ەم فەزلی سوورەتی الكهف. عن أبي الدرداء رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال: من حفظ 10 آيات من أول سورة الكهف عصم من فتنة الدجال. رواه مسلم وأبو داود. وفي رواية من حفظ من خواتم سورة الكهف، وفي رواية من آخر الكهف. وعن النواس بن سمعان الكلابي رضي الله عنه في الحديث الطويل قال: ذكر رسول الله صلى الله عليه وسلم الدجال ثم قال: فمن رآه منكم فليقرأ فواتح سورة الكهف. رواه ابن ماجه وصححه الألباني. وعن أبي سعيد الخدري رضي الله عنه أن النبي صلى الله عليه وسلم قال: من قرأ سورة الكهف في يوم الجمعة أضاء له من النور ما بين الجمعتين. رواه البيهقي وحسنه الألباني وشيخ عبد الله السعد. خۆشەویستانم، ئەم فەرموودەیە باسی فەزلی سوورەتی کەهفمان بۆ دەکات. سوورەتی کەهف لەو سوورەتانەیە کەوا پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم هانمان دەدات کەوا لە ڕۆژی جومعان بیخوێنینەوە، چونکە ئەبێتە ڕۆشناییەک بۆمان. هەر کەسێک بەردەوام بێت لە خوێندنەوەی سوورەتی کەهف، ئەوە دەبێتە ڕۆشناییەک لە نێوان ئەو دوو جومعەی کەوا تێیدا خوێندوویەتی. و هەروەها لە فەرموودەی یەکەم پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێت: من حفظ 10 آيات من أول سورة الكهف عصم من فتنة الدجال. ئەم سوورەتە ئەگەر هاتوو ئێمە 10 ئاەتی پێش ئەوەی سوورەتی کەهفمان لەبەر کرد، ئەوە ئەبێتە مایەی ڕزگار بوونمان لە فیتنە و بەڵای دەجال. ئەوەش بەڵگەیەکە لەسەر ئەوەی کە دەجال فیتنەیەکە لە فیتنەکان و لە ڕۆژی پێش ڕۆژی قیامەت دەردەچێ. ئەبێ ئێمە خۆمان بپارێزین لەو دەجالە ئەگەر هاتوو ئەو کاتە قیامەت هەڵستا و ئێمەش مابووین. ئەوە سوورەتی کەهف پێشەوەی سەرەتای سوورەتی کەهف بتوانین لەبەرکەین، چونکە ئەبێتە مای ئەوەی کە پارێزراو بین لەو بەڵاو موسیبەتەی کەوا دەجال ئەیهێنێ لەگەڵ خۆیان. و هەروەها لە ڕیواەتی تر هاتووە کەوا خەواتیمی سوورەتی کەهف لەبەر بکەین، کۆتای سوورەتی کەهف، ئەو ئاەتانەی کەوا لە کۆتا سوورەتی کەهفە،
ئەوانە لەبەر بکەین. اینجا بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ فەمەن ڕەئاه منکم فەلیەقرأ فەواتیح سوورەتی الکەهف. ئەگەر هاتوو یەکێکتان دەجالتان بینی ئەوە چی بکە؟ ئەوە بە فەواتیحی سەرەتای سوورەتی کەهف بخوێنێتەوە. واتە یان ئەتوانین کەوا لەبەری بکەین یان ئاتوو هەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تەوجیهمان دەکا ئەگەر هاتوو دەجالمان بینی فەواتیحی سەرەتای سوورەتی کەهف بخوێنینەوە بۆ ئەوەی پارێزراو بین لە فیتنە و بەڵای دەجال. طبعاً دەجال ئەوە لەو فەرمودانەوەمان بۆ دەردەکەوێت کەوا دێت و ئینسانی مسلمان ئەبێ خۆی بپارێزێ و بە قسەی دەجال نەکات. دەچینە خزمەت فەرمودەی 37ەم فەزلی سوورەتی الملك. عن أبي هريرة رضي الله عنه قال عن النبي صلى الله عليه وسلم أنه قال إن سورة من القرآن 30 آية شفعت لرجل حتى غفر له وهي تبارك الذي بيده الملك. رواه أحمد وأهل السنن وقال الترمذي حديث حسن وحسنه الألباني. وعن ابن مسعود رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم سورة تبارك هي المانعة من عذاب القبر. رواه الشجيري في الأمالي الخميسية وصححه الألباني في صحيح الجامع. أم فرموديا كوا أبو هريرة جريته وبمان للرواية كما كبيغمري خوشويسمان صلى الله عليه وسلم فرمويتي إن سورة من القرآن 30 آية. ئاگادار مان دەکاتەوە دەربارەی سوورەتێک کەوا 30 ئاەتە. ئەم سوورەتە چییە و پاداشتەکەی چییە و فەزڵەکەی چییە؟ ئەم سوورەتە سوورەتی مولکە، سوورەتی تەبارەکە الذی بیەده الملک وهو على كل شيء قدير. ئەو سوورەتەیە کە پێغەمبەر عليه الصلاة والسلام دەفەرمێ شفعت لرجل حتى غفر له. واتە ئەوەندە تکای کرد بۆ پیاوێک کە بووە مای ئەوەی کە خوای پەروەردگار لێی خۆش بێت. دیارە ئەو پیاوە بەردەوام بووە لە خوێندنەوەی ئەو سوورەتە. جا بۆیە سونەتە ئینسانی مسلمان بەردەوام بێت لەسەر خوێندنەوەی سوورەتی تەبارەک و بە تایبەت پێش ئەوەی ئینسان بخەوێت کە سوورەتی تەبارەک بخوێنێتەوە، چونکە یەکێکە لەو سوورەتانەی کەوا تکا دەکا بۆ خاوەنەکەی لەبەر ئەوەی لە دنیا هەر خوێندیوێتەوە و تەدەبوری کردووە و ئیشی بە ئاەتەکانی کردووە. و لە ڕیواتەکەی ئیبن مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم فەرمێت سورة تبارك هي المانعة من عذاب القبر. خوای پەروەردگار پەنامان بدات لە سزای گۆڕ. ئەم سوورەتە ئەبێتە بربەستێک کەوا ئینسانی مسلمان کە بەردەوام بووە لەسەر خوێندنەوەی سوورەتی تەبارەک و تەدەبوری کردووە و بیر لە ئاەتەکان کردووەتەوە و ئیشی بە ئاەتەکانی کردووە، ئەوە دەبێتە مای ئەوەی کە ئینسان لە سزای گۆڕ ڕزگاری ببێ. اینجا خۆشەویستانم ئەوەش بەڵگەیە لەسەر ئەوەی کە سزای گۆڕ هەیە، چونکە هەندێک بەناو تێگەشت و وا ئیدعا دەکەن کە سزای گۆڕ نییە. خوا پەنا بدات. فەرمودەی پێغەمبەری خۆشەویستمان هەیە صلى الله عليه وسلم دەربارەی سزای گۆڕ. خوای پەروەردگار پەنامان بدات و دوورمان کاتەوە لە سزای گۆڕ. و هەروەها چەند ئاەتێک کە شوڕاحی ئاەتەکان و مفەسرین باسییان کردووە دەلیل لەسەر ئەوەی کە سزای گۆڕ هەیە. اینجا ئەم سوورەتە سوورەتی تەبارەک بەڕاستی ئەگەر ئینسان بیخوێنێتەوە لە سەرەتای ئاەتەکانەوە تا کۆتای ئاەتەکان چەنەها ئاەتی تایە کە عەزەمەتی خوای پەروەردگار باز دەکات. اینجا باسی قیامەت دەکات. ئەبێ ئینسان کاتێک دەیخوێنێتەوە ورد ببێتەوە لێی. و ئەو سوورەتە سوورەتێکی گەورەیە کە ئینسان بەردەوام بێت لەسەر خوێندنەوەی بۆ ئەوەی ببێتە تکاکەرێک و هەروەها بۆ ئەوەی ببێتە
ڕزگارکەرێک لە سزای گۆڕ. دەچینە خزمەت فەرموودەی 38ەم فەزلی سوورەتی قل هو الله أحد وهردو سوورەتی پەناپێگرتنەکان الفلق والناس. عن أبي سعيد الخدري رضي الله عنه أن رجلا سمع رجلا يقرأ قل هو الله أحد يرددها، فلما أصبح جاء إلى رسول الله صلى الله عليه وسلم فذكر ذلك له، وكأن الرجل يتقالها، فقال رسول الله صلى الله عليه وسلم: والذي نفسي بيده إنها لتعدل ثلث القرآن. رواه البخاري وأحمد، وفيه وكأن الرجل يتقالها من غير همز، وهما لغتان. وعن عائشة رضي الله عنها أن النبي صلى الله عليه وسلم كان إذا آوى إلى فراشه كل ليلة جمع كفيه ثم نفث فيهما فقرأ فيهما قل هو الله أحد وقل أعوذ برب الفلق وقل أعوذ برب الناس، ثم يمسح بهما ما استطاع من جسده، يبدأ بهما على رأسه ووجهه وما أقبل من جسده، يفعل ذلك 3 مرات. رواه البخاري وأبو داود وغيرهما. خۆشەویستانم، لەم فەرموودەی پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم لە ڕیواەتی یەکەمە کە ئەبوو سەعیدی خودری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ گێڕێتەوە بۆمان، کەوا پیاوێک گوێی لە پیاوێک بووە چی خوێندووە؟ سوورەتی ئەلئیخلاسی خوێندووە، سوورەتی قل هو الله ئەحەدی خوێندووە و دووبارە و سێبارەی دەکردەوە. فلما أصبح دیار ئەم پیاوە چی کاتێک گوێی لێ بووە؟ لە شەوا گوێی لێ بووە، کە کاتێک بەیانی دەبێتەوە دەچێتە خزمەتی پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم، باسی بۆ دەکات. اینجا ئەمەش دەرسێکی تایە کە ئینسان شتێک دەربارەی شتێک معلومات و زانیاری نەبوو ئەبێ بڕوا پرسیار بکات لە یەکێک لە خۆی شارەزاترە، و هەروەها ئەگەر هاتوو بابەتێکی شەرعی بوو ئەبێ بڕوات لای مامۆستایەک، لای زانایەک پرسیار بکات. وكأن الرجل يتقالها، وەکو ئەوەی بڵێ پیاوەکە وا بیڕووباوەڕی وا بووە کە ئەو کاری بە کەم زانیوە، یان وا بۆی دەرکەوتووە کە ئەم پیاوە تەنها بەس ئەو سوورەتە ئەخوێنێتەوە، واتە قل هو الله أحد چەند جار دووبارەی دەکاتەوە هەموو سوورەتەکە لە ئاەتی یەکەمەوە تا کۆتایی سوورەتەکە. فقال رسول الله صلى الله عليه وسلم، پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم دەفەرمێ: والذي نفسي بيده، بەو زاتەی کەوا نفسی منی بەدەستە کە ئەڵڵایە، إنها لتعدل ثلث القرآن، واتە ئەم سوورەتە کە ئاەتەکانی چەند ئاەتێکە، یەکێکە لە سوورەتە بچووکەکان بەڵام معنای زۆر زۆر گەورەیە، بە یەک لەسەر 3 قورئانە. ئەم سوورەتە سوورەتی قل هو الله أحد، واتاتە کە تۆ جارێک قل هو الله أحد دەخوێنیتەوە هەتا کۆتایی سوورەتەکە وەکو وەتانێ یەک لەسەر 3 قورئانت خوێندووەتەوە، یعنی ئەجرەکەی بە قەدەر ئەوەندەیە. اینجا بۆیە خۆشەویستانم، هەموومان دەتوانین ئەو سوورەتە لەبەر بکەین، هەموومان دەتوانین ئەو سوورەتە چەند جار بیخوێنینەوە لەگەڵ ئەو دوو سوورەتەی کەوا لە ڕیوایەتەکەی عائیشە هاتووە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم وەکو سنەتێک کردوویەتی کە عائیشە بۆمان باز دەکا، ئەڵێ أن النبي صلى الله عليه وسلم كان إذا آوى إلى فراشي كل ليلة جمع كفيه. ئەمە شتێکێکە لە سنەتەکانی پێغەمبەر عليه الصلاة والسلام کە پێش خەوتن ئێمەی مسلمان بتوانین پابند بین پێوە و جێبەجێ بکەین. هەر کاتێک پێغەمبەر عليه الصلاة والسلام بڕۆشتایە بۆ کاتی خەوتن و دەستی ئاوە کۆ دەکردەوە، ثم نفث فيهما، يعني هەر بە فوویەکی پێدا دەکرد، فقرأ فيهما قل هو الله أحد. اینجا
قل هو الله أحد دخين دوا هروا قل أعوذ برب الفلق وهروا قل أعوذ برب الناس إن جاء دعاء وتشيكر ثم يمسح بهما ما استطاع من جسده همو لا شيء هتا بويتو أنايا هموي ديسري يعني دستي دساوية جانيا أو يبدأ بهما على رأسه ووجهه لسر ودس بيد كرو دموشاوي دروشتا خواروا وما أقبل من جسدي هر دستي بقاتا هر شونكي لا شيء أو سنتي بيغمر عليه الصلاة والسلام بوشي ويكردوا يفعل ذلك 3 مرات إن جاء سنتها سيجار بوشي وبكي ئێمەش باخۆمان بێ بەش نەکەین لەو سونەتەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چونکە ئەو دوو سوورەتە سوورەتی قل ئەعوذ برب الفەلەق قل ئەعوذ برب الناس پەناپێگرتنەکانن یعنی تۆ پەناگری بەخوای پەروەردگار اینجا لە شەڕی شەیطان لە هەر شتێکەوە خراپە هەر شتێکەوە ناڕەحەتت دەکات دڵتەنگت دەکات تۆ ئەو سونەتە تەطبیقەکەی یەکێکە لە سونەتەکانی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم هەوڵ بدەین کەوا ئێمە جێبەجێ بکەین ئەم شەو کە ئەڕۆین دەخەوین با ئەو سونەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم تطبیقی بکەین اینجا خۆشەویستانم سونەتێکی زۆر ئاسانیشە هەموومان دەتوانین ئەو سونەتە بکەین بزانە هەست بە ئاسوودەیی دەکەین یان نا دەچینە خزمەت فرمودەی 39ەم فضل آية الكرسي عن أبي هريرة رضي الله عنه قال وكلني رسول الله صلى الله عليه وسلم بحفظ زكاة رمضان فأتاني آت فجعل يحث من الطعام فأخذته وقلت والله لأرفعنك إلى رسول الله صلى الله عليه وسلم ثم قص الحديث بطوله إلى أن قال له الشيطان في الثالثة دعني أعلمك كلمات ينفعك الله بها قلت ما هو قال إذا أويت إلى فراشك فاقرأ آية الكرسي الله لا إله إلا هو الحي القيوم حتى تختم الآية فإنك لن يزال عليك من الله حافظ ولا يقربنك شيطان حتى تصبح فخليت سبيله فأصبحت فقال لي رسول الله صلى الله عليه وسلم ما فعل أسيرك البارحة قلت يا رسول الله زعم أنه يعلمني كلمات ينفعني الله بها فخليت سبيله قال ما هي قلت قال لي إذا أويت إلى فراشك فاقرأ آية الكرسي من أولها حتى تختم الآية الله لا إله إلا هو الحي القيوم وقال لي لن يزال عليك من الله حافظ ولا يقربك الشيطان حتى تصبح وكانوا أحرص شيء على الخير فقال النبي صلى الله عليه وسلم أما إنه قد صدقك وهو كذوب تعلم من تخاطب منذ 3 ليال يا أبا هريرة قال لا قال ذاك شيطان رواه البخاري خۆشەویستان و ئازیزان ئەم فەرمودەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم کە ئەبوو هورەیرە ئەگەڕێتەوە بۆمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەڵێ پێغەمبەر عليه الصلاة والسلام تەکلیفی لێم کرد کەوا زەکاتی فیتر وەرگرم سەرفیترە وەرگرم فأتاني آت فجعل يحث من الطعام وەکو چۆن بڵێ نەفەرێک هاتووە و هەندێک لەو سەرفیترەیە ئەدزێت دەبات فأخذت ئەڵێ گرتم وقلت والله لأرفعنك إلى رسول الله صلى الله عليه وسلم وتم والله أو دەتبەم بۆ لای پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دیارە فەرمودەکە دوور و درێژە شەیطان دیارە ئەو نەفەرە شەیطان بووە بە سەر شێوەی ئینسان هاتووە ئەوەش دەڵێ وازم لێ بێنە شتێکت فێر دەکەم کەوا سوودی لێ ببینی ئەڵێ چییە دەڵێت إذا أويت إلى فراشك فاقرأ آية الكرسي ئەلەم فەرمودەیە بەیانی ئەوە ئاکرێت کەوا شەیطان دەتوانێت خۆی بکات لەسەر شێوەی ئینسان دیارە خوای پەروەردگار ئەو توانای پێبەخشیون کە لەگەڵ ئەبوو هورەیرە گفتوگۆ دەکات بە ئەبوو هورەیرە ئەڵێ من شتێکت فێر دەکەم سوودی لێ ببینی ئەویش ئەڵێ چییە دەڵێ ئەگەر هات و ڕۆشتی ویستت بخەوی ئاەت الکورسی بخوێنە
آية الكرسي بخوێنە الله لا إله إلا هو الحي القيوم أتا كوتاي آياتك أم فرمودية باس فضلي آية الكرسي دكات چییە فەزڵەکەی ئەوە تانێ طبعا شەیطان دەڵێت لن يزال عليك من الله حافظ واتە خوای پەروەردگار دەتپارێزێت ولا يقربنك شيطان حتى تصبح جا ئەو شەوە هەر کەسێک ئاەت الکورسی بخوێنێ ئەوە شەیطان نزیکی نابێتەوە خوای گەورە ئەیپارێزێت بزانە خۆی دەڵێت کە خۆی شەیطانە دەڵێت شەیطان لێت نزیک نابێتەوە اینجا یعنی ئەبوو هوڕەیرە نەیزانی ئەم پیاوە کە هاتووە بەو شێوەیە شەیطانە بەڵام پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم پێی دەڵێت ئەڵێ ئەبوو هوڕەیرە ئەو تۆ ئەم چەند شەوەکەوا گفتوگۆ دەکەی لەو کەسەی کەوا گرتووتە دەزانی کێ بووە ئەویش لە وەڵامدا ئەڵێ یا ڕەسوڵ ئەڵڵا نەخێر ئەڵێ ئەوە شەیطان بووە بەڵام پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم دەڵێت کاتێک کە ئەڵێ ئەما ئینەو قەد صەدەقەکە وهو کەذوب صەدەقەکە لە چییە یعنی کە ڕازگۆ بووە لەگەڵتا لەوەیە کە ئاەت الکورسی فەزلی هەیە هەر کەسێک بیخوێنێتەوە خوای پەروەردگار ئەیپارێزێت لە شەیطان هەتاکو بەیانی ئەبێتەوە هەروەها سونەتیشە لە دوای نوێژەکان ئێمە ئاەت الکورسی بخوێنینەوە جا بۆیە بەردەوام بین لەسەر خوێندنەوەی ئاەت الکورسی چ لە دوای نوێژەکان و چ کاتێکەوە بمانەوێت بخەوین جا بۆیە بەڵام دیقەتی فرمودەکەی پێغەمبەر بدەن صلی الله عليه وسلم فەرمێ صەدەقەکە وهو کەذوب لێرە مەدحی شەیطان ناکات بە شێوەیەکی گشتی بەڵام حەقیقەتی شەیطانیش دەردەخات کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ وهو کەذوب چونکە صفەتی شەیطان صفەتی درۆی تایە ئەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام عەدالەتی تێدایە لەوێ کەوا دەڵێت ئەوە لەو شتە ڕاستی کردووە بەڵام خۆی لەوانەیەکەوە دائیمەن درۆ دەکات اینجا خۆشەویستانم دەرسێکی تێدایە ئەوە کە ئینسانی موسڵمان دەتوانێت لە غەیری موسڵمانیش سوود وەربگرێت لە زانستیان لە علمیان لە طبیان ئەگەر چی خۆیان درۆ بکەن لەگەڵ خوای پەروەردگارە ئەوە ئینسان دەتوانێت هەر کەسێکەوە حکمەتێکی لەلایە بتوانێت سوودی لێ وەربگرێت دەتوانێت لێی وەربگرێت بەو پێیکەوە مخالفەی شەرع نەبێ اینجا بۆیە ئێمەی موسڵمان دەستمان کراوەیە ئەوە ناگەێنێکەوە بڵێن علم و زانستێکەیە لای غەیری خۆمان نە ئێمە نزیکی نەکەوینەوە لەبەرەوە ئین ئەوانە نە دەتوانین سوودی لێ بگرین و پارێزگاریش بکەین لەسەر بیرۆباوەڕی خۆمان ئەبێ ئێمە خاوەنی علم و تەکنۆلۆژیا بین ئەبێ ئێمە خاوەنی زانست بین چونکە دینەکەمان ئەوەمان فێر دەکات دینەکەمان ئەوەمان پێ دەڵێت کەوا ئێمە بە دوای علمە بگەڕێین اینجا ئەبێ ئاگداری ئەو قەنەواتە و کەناڵانەش بین کەوا درۆ دەکەن بە ناوی خوا و بە ناوی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یان وا خۆیان پیشانەدەن کەوا دڵسۆزن بەڵام لە حەقیقەتا درۆزنن لە حەقیقەتا منافقن لە حەقیقەتا ئەیانەوێ ئەخلاقی ئەو میلەتە تێک بدەن اینجا ئاگدار بین کەوا ئینسانی موسڵمان وەکو باسمان کردو لەوانەکانی پێش و شەیطان دژمنی سەرەکی ئێمەیە ئاگامان لە فڕوفێڵی شەیطان بێ لە هەنگاوەکانی شەیطان بێ کەوا خۆی و قوتابیەکانی لە ئینسەکان لە مرۆڤەکان چەنەها مرۆڤ هەیە کەوا قوتابی شەیطانە ئەیانەوێ ئەخلاقی ئەو میلەتە تێکدەن عەقیدەی ئەو میلەتە تێک بدەن ئەبێ ئاگداری فرتوفێڵی شەیطان و قوتابیەکانی شەیطان بین اینجا دەچینە خزمەت فرمودەی کۆتایی فرمودەی چلەم فەزلی دوو ئاەتی کۆتایی سوورەتی البەقەرە عن أبي مسعود البدري رضي الله عنه قال رسول الله صلى الله عليه وسلم الآيتان من آخر سورة البقرة من قرأهما في ليلة كفتا متفق عليه أبو مسعود رضا رحمتي خوای لێ بێ دەفەرمیە پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم فەرموویەتی الآيتان من آخر سورة البقرة اینجا بزان خۆشەویستان لەوانەکانی پێشوش لە چەند فەرموودا بۆمان دەرکەوت کەوا سوورەتی بەقەرە تایبەتمەندیەکی خۆی هەیە فەزڵێکی خۆی هەیە ئێستا لەم فەرمودەیە باسی دوو ئاەتی کۆتایی سوورەتی بەقەرەمان دەکا کەوا چی فەزڵێکی هەیە
پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم فەرمێ الآيتان من آخر سورة البقرة من قرأهما في ليلة كفتا واتا أو كسيك وديخنيتوا أو آياتانشتين آمن الرسول بما أنزل إليه من ربه يعني هتا كتاي آياتك أجر أو دو آيات بخنيتوا كفتاه أو كفتاه زانايان دلين كفتاه من قيام الليل واتا بس يانا بوشي لا نوێژی شەو نوێژ یان دەڵێن کەفەتاه من الشەیطان واتا خوای پەروەردگار ئەو دوو ئاەتەوا لێ دەکات کە ئینسان دوور بکەوێتەوە و بپارێزرێت لە کێ لە شەیطان یان کەفەتاه من الآفات والسوء لە هەر بەڵاو موسیبەتێک و خراپەیەک خوای پەروەردگار بەهۆی ئەو دوو ئاەتەوە بیپارێزێ یان کەفەتاه من قراءة القورآن في تلك الليلة یانەوەتانی خوای پەروەردگار ئەو دوو ئاەتە بەس بێ بۆی کەوا ئەو شەوە هەڵنەسێتکەوە قورئان بخوێنێتەوە ئەمەش فەزلی ئەو دوو ئاەتە دەگەیەنێت چونکە ئەو دوو ئاەتە کە باسی ئەرکانەکانی ئیمانمان بۆ دەکات و هەروەها باسی شتێکی زۆر گەورەمان بۆ دەکات کە ئینسانی موسڵمان ئەبێ بەو شێوە بێ کاتێک گوێی لە ئاەتێک لە ئاەتەکانی خوای پەروەردگار دەبێ یان لە فەرمودەیەکی پێغەمبەری خۆشەویستمان دەبێ صلی الله عليه وسلم ئەبێ بڵێ سەمیعنا جارێک گوێمان لێگرت بیستمان اینجا و ئەطەعنا یعنی دوای ئەوە ئەبێ ئیطاعە بکەی گوێڕایەڵی بکەی ئەوە صفەتێکی ئیماندارە بەڵام صفەتی ئینسانی منافق و دوور لە ئێوە ئەوەتانێ بڵێن سەمیعنا و عەسەینا بیستمان ئەو ئاەتەمان بیست بەڵام سەرپێچی دەکەین جا بۆیە ئەوە زۆر گرنگە خۆشەویستانم کە ئێمە گوێبیستی ئاەتێک دەبین گوێبیستی فەرمودەیەکی پێغەمبەر دەبین صلی الله عليه وسلم بڵێن بیستمان و گوێڕایەڵیشین جێبەجێی دەکەین با لەو کەسانە نەبین کەوا قسەیە بکەین و بە گفتار پێچەوانەکەی بکەین ئێمە ئەم نەخۆشیە لە ناومان باوە باواز دەو نەخۆشیە بێنین و چارەسەری بکەین کەواتێ کاتێک کەوا گوێبیستی ئاەتێکە بین گوێبیستی فەرمودەیەکی پێغەمبەر بین عەلەیهی سەڵات وسەلام هەوڵ بدەین تا بۆمانەکرێتەوە جێبەجێ بکەین بزانە ئەو کۆمەڵگایە چۆن دەگۆڕێت بەڵام ئەو کۆمەڵگایەکەوە ئەگەر گوێبیستی ئاەتەکان و گوێبیستی فەرمودەکانی پێغەمبەر بن گوێبیستی ئەو هەموو مامۆستا بەڕێزە بن شەو و ڕۆژ هاوار دەکەن ئەگەر لە خۆمانە تەطبیقی نەکەین خوا پەناه بدە ئەوە صیفەتی نیفاقمان تیا دەبێ چکاڵێن بیستمان و سەرپێچی دەکەین خوای گەورەش سزامان دەدات خۆشەویستانم بەم شێوەیە هاتینە کۆتایی باسکردنی چل فەرمودە لە فەرمودەکانی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم کەوا لە پەرتووکی الأربعون القورئانیە کۆکراوەتەوە و وەرگێڕاوە بۆ زمانی کوردی بە ناوی چلینەی قورئانی داواکارم لە خوای پەروەردگار لێمان وەرگرێت ئینجا هەروەکو ئاگادارکردنەوەیەک بۆ ئەو ئازیزانەمان کەوا بەشداریان کردووە لە کڕ و کچەکان کەوا بتوانن لە 100% بینەری وانەکان بن کە 7 وانەیە ئەوە لە کەناڵی ئاسمانی بانگەوازەوە خوای پەروەردگار پاداشتی خێریان بداتەوە بەرەکەت کاتە ئیشیانەوە ڕاستە و خۆ هەموو ڕۆژی یەکشەمە و چوارشەمەیەک پەخش کراوە و هەروەها دەتوانن لە ڕێگەی پەیجی دەستگای نووری حیکماوە بیبینن لە سۆشیال میدیای دەستگای نووری حیکما بیبینن چونکە ئەو برانیکەوە بەڕێوەبەری ئەو خولەن دەڵێن وەکو ئامانەتێکەوە 100% وانەکان ببین و گوێبیستی فەرمودەکان بن چونکە خۆشەویستانم ئەو مۆڵەتە کە ئیسنادە بەڕاستی کە بڵێن من لە شێخەوە وەرم گرتووە شێخ ئەحمەد ئەویش لە شێخەکانی خۆیەوە وەری گرتووە تا ئاگاتە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەمە علمێکە هەر تا ڕۆژی قیامەت دەمێنێ ئامانەتێکە ئەبێ ئێمە گوێبیستی ئەو فەرمودانە بین بۆ ئەوەی ئەو مۆڵەتتان پێ بدرێ مۆڵەتەکەش وەکو باسمان کرد فۆرمێک بڵاو دەکرێتەوە لە ڕێگەی لینکێکەوە دەتوان لە ڕێگەی ئەو لینکەوە فۆرمەکە پڕ بکەنەوە مۆڵەتەکانتان پێ دەگات ئینشاء الله تعالی جا من لە کۆتاییدا سوپاسی خوای پەروەردگار دەکەم کە ئەو نیعمەتەی لەگەڵا کردین ئەو ماوەیە لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست بووین داواکارم لە خوای پەروەردگار سوودی ئەو وانانە پێتان بگات و یەکەم جار لە خۆما تەطبیقی کەم و ئێوەش بتوانن ئەو فەرمودانەی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم جێبەجێ بکەن و لەبەری بکەن و تێبگەن بۆ ئەوەی ئیشی پێ بکەن پاشان سوپاسی
بەڕێوەبەری ئەم خولە دەکەین کە دەستگای نوری حکمەیە بە هەماهەنگی لەگەڵ کەناڵی خۆشەویستمان کەناڵی ئاسمانی بانگەواز کە هەستان بە پەخشکردنی ڕاستەوخۆ ئەم خولانە ئەم وانانە بەڕاستی ئەوە جێی دەستخۆشیە جێ ئەوەیە کە هەمومان دوعا بکەین بۆ ئەم کەناڵە خۆشەویستە خوای پەروەردگار بەرەکەتی تێ بکە خوای پەروەردگار کارەکانیان ئاسان کە هەر کەسێکیش لەم مینبەرەوە دەڵێم توانای ئەوەی هەیەکەوە یارمەتی ئەم کەناڵە بدا و هەر کەناڵێکەوە ئەخلاقی ئەم ملەتە ئەپارێزێت باسی قورئان و سونەت دەکات یارمەتیان بدەن بۆ ئەوەی بەردەوام بن لەم خێرە چاکە و هەروەها سوپاسی ئێوەی بینەریش دەکەم بەگشتی کە دانیشتون بە دیار ئەم شاشەوە بۆ ئەوەی گوێبیستی فەرمودەکانی پێغەمبەر بن صلی الله عليه وسلم و هەروەها بەشداربووی ئەم خولە خوای پەروەردگار بەرەکەت کاتە ئیشیانەوە و هەروەها داواکارم لە خوای پەروەردگار لە گوناحەکانی ئێمە و ئێوەش خۆش بێ خوای گەورە زانستی شەرعیمان پێ ببەخشێ قورئانی پیرۆز بکاتە بەهاری دڵەکانمان کار بە فەرمانەکانی خوای پەروەردگار بکەین و خۆمان بە دوور بگرین لەو قەدەغانەی کەوا لە قورئان هاتووە هەروەها داواکارم لە خوای پەروەردگار بە بەهەشتی بەرین شادمان بکاتەوە و ڕێگەی ڕاستمان پێ ببەخشێ و جێگرمان بکات لەسەر ڕێگەی ڕاست و هەروەها داواکەم لە خوای پەروەردگار لە گوناحی موسڵمانان خۆش بێ لە گوناحی دایک و باوکمان لە گوناحی خێزانەکانمان و هەروەها لە گوناحی براکانمان لە گوناحی هەر موسڵمانێکەوە حەقی لەسەرمانە داواکەم لە خوای پەروەردگار شیفای نەخۆشەکانمان بدات داواکارم لە خوای پەروەردگار ئەم وڵاتەمان بپارێزێت و نوری قورئان زیاتر ببێت لەم وڵاتە و ڕۆشنا ببێتەوە بە نوری قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم هەر کارێک کەوا کردومانە هەڵەیەکی تیا بووە داوای لێخۆشبوونەکەین خوای پەروەردگار ڕێگەی ڕاستمان پێ پیشان بدات وآخر دعوانا الحمد لله رب العالمين والصلاة والسلام على إمام المتقين والسلام عليكم ورحمة الله وبركاته.